میوانێکم هەیە بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووی کەرکووک کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. مامۆستا عەبدوڕەحمان ئەم کاتە باش ینی تا چەند ئەم مەترسیە لە جێگەی خۆیدایە کە کورد ئاماژەی بۆ وەکات، یعنی ئەوترێت ئەوەی نەتوانراوە لە ماوەکانی ڕابردووە بە پرۆسەی سەربازی و سیاسی لە کەرکووکە ئەنجام بدرێت، هەوڵەدرێت بە پرۆسەی سەرژمێری ئەنجام بدرێت. هەم کاتتان باش، سپاس بە جەنابتان و بۆ هەموو کارمەند و بینەرانی خۆشەویستی کەناڵ کوردستان 24. دیارە سەرژمێری ماوەیەکی یەکجار لە کەرکووک ئەنجام نەدراوە بە هۆی جیاواز. سەرژمێری وەکو پرۆسێکی یەکجار گرنگ لە هەموو وڵاتێکە ئەنجام بدرێت بۆ ماوەیەکی دیاری کراو. سەرژمێری تەبەی هیچ پەیوەندیش بە سیاسەتەوە نییە، زیاتر پەیوەندی بە پێداویستەکانی هاوڵاتیانی ئەو وڵاتە هەیە بۆ ماوەیەکی دیاریکراوە. ئەساسی ئەو سەرژمێری پلانەکانی چەند ساڵی داهاتوو دیاری ئەکرێت لە هەموو بوارەکانی ژیاندا. بەداخەوە لە کەرکووک لە عێراقا ماوەیەکی زۆرە سەرژمێری ئەنجام نەدرا بۆ هۆیانی کە دیارە هەمووان ێزانین و ئێساکەش ئەو مترسیانی کە ئێستا هەموو هاوڵاتیان دەرکی پێکەن جێگەی خۆیەتی و مترسیەکان ئەبێ هەموو بیر لێ بکەینەوە، ئەبێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە. جێگەی داخە هەتا ئێساکە هەموو ئەو ڕێککەوتنانی کە لەگەڵ بەغدایە کراوە زۆربەی هەر زۆری نەهاتوو جێبەجێ نەکراوە، لەبەر ئەوە گومانەکان جێگەی خۆیەتی هەرچەند ئێستاکە پرۆسەکە هەتا ئێستاکە خەریکن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدرالی بەغدایە هەنگاوی باشیان ناوە ڕێککەوتنی چاچیان کردووە، چەند خاڵێکی زۆر گرنگیان خستۆتەنە ئەو ڕێککەوتنانە ئەگەر بێت و جێبەجێ بکرێ کارەسانێکی باش ئەکاوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا مەترسیەکان کەم بکرێتەوە ئەو ترسیان ئەو مەترسیانی کە لەسەر مەسەلی سەرژمێرەکە هەیە بۆ دوڕۆژی بەتابەتی کورد لە کەرکووکە کەمەکرێتەوە. زۆر باش دیارە ئەم سەرژمێری وەکو باسمانە کرد گرنگی تایبەتی خۆی هەیە. بەڵێ فەرموو. بەڵێ مامۆستا عەبدوڕەحمان، یەکێ لەو خاڵانەی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لەسەراوە کە ئەوەیە کە با بڵێن سەرژمێری ساڵی 1950 بکرێت بە بنەما بۆ ئەم سەرژمێریە لە کەرکووک، دواتر ئەنجامەکانی پارێزگای کەرکووک لەگەڵ ئەو سەرژمێری ساڵی 1950 بەراورد بکرێت. بەڵام ئایا ئەم بابەتە ئێوە چەندە بێتان وایە وەکو خۆی جێبەجێکرێت؟ من وەکو ئاماژەم پێدا خۆی ئەگەر بێت ئەو خاڵت جێبەجێ بکرێت، خاڵێکی ئێرێنیە لە بەرژەوەندی خەڵکی کەرکووک بە تایبەتینەتەوەی کوردش، چونکی هەتا ئێساکەش ئەوەی کە قسەی لێکرێ سەرژمێری ساڵی 1950 ئەتوانین برێن لەگەڵ ئەو کەم و کورتی کە تایە هەبوو، بەڵام باشترین سەرژمێری بۆ هەتا ئێستاکە و لەبەر ئەوە ئەگەر بێت و ئەم سەرژمێری کەرکووک ئێستاکە کە ئەنجام بدرێت وەکو ڕێکوتنیش سەر کراوە ئەنجامەکانی دیاری ناکرێت. ئەگە هی کەرکووک و ناوچە هاوشێوەکانی کەرکووک هاتە ئەو ناوچانی دەروی ئیداری هەرێمی کوردستانی ئێستاکە هەتاکو بەراوردی ئەم جامی ئەم سەرژمێری لەگەڵ سەرژمێرەکەی ساڵی 1950 جێبەجێ نەکرد بە تەواوەتی دیاری نەکرێت. ئەو کەسانی کە ئێستاکرێت سەرژمێریەکەن ئەبێ بەڕەچەڵک بە ئەسڵ بگەڕنەوە خەڵکی کەرکووک بن لە ساڵی 1950 لە کەرکووک تۆمار کرابێتن، خۆیان شەرت نێ خۆیان باوە پیران ئەگەڵ تۆمار کرابێتەوە بە کەرکووکی ئەتبارەکرێن. ئەگەر وانە بێ ئەوە لەسەر وەکو هاوڵاتی کەرکووک سێر ناکرێت. ئەمە هەنگاوێکی باشە، هەنگاوێکی ئەرێنیە ئەگەر بێت و جێبەجێ بکرێەوە ئەبێ لایەنی پەیوەندیدار ئەبێ هەوڵداتن ئەم خاڵە ئەبێ زۆر بە سوور بێ لەسەری بۆ جێبەجێکردنی. من لێرە ئاماژە بۆ شتێک دەم هەتا ئێستاکە وەکو باسم دەکرد سەرژمێری 1950 ساکە بۆ سەرژمێریشی باوەڕپێکراو و ئێستاکە هەموو هەنگاوەکان لەم بارودۆخە تایبەتەی کەرکووکە ئەعتماد دەکات سەر سەرژمێری ساڵی 1950 بۆ سەلماندنی ئەو هەوڵاتی کە خەڵکی کەرکووکە. بەڵام ئێستاکە بە تاکید ئەم سەرژمێری ئێستاکە کە ئەنجام بدرێ ئەمە وابزەم جێگەی سەرژمێرەکەی ساڵ 1950 ئەگرێت و ئەبێتە سەرژمێریی باوەڕپێکرا و ئەبێتە مایەی سەلماندنی کەرکووکی بوونی ئەو خەڵکی کە سەرژمێرەکەی لەم سەرژمێریان ئەژمارەکە لەم سەرژمێریە. لەبەر ئەوە زۆر گرنگە ئێستاکە هەموو هاوڵاتیانی کەرکووک ئەوانەی لە هەولێرن لە سلێمان لە هەر شارێشترن حتا ئەوانەی کە لە دەرەوەن ئەبێ بۆ لەبەر خاتر بەرژەوەندی خۆیان لەبەر خاتر هیچ شتێکتردا ئەبێ هیچ یەک و دوو نەکە سڕ نەکەنەوەی کە بێنەوە بۆ کەرکووک ئەبێ ئەو یەک دۆ ڕۆژە بێنەوە هەر چۆنێک بێ لە کەرکووک بن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان نەک بۆ هیچی تر. چونکی ئەگەر بێت لەم سەرژمێرە لە کەرکووک
نەبن و لە کەرکوک دیاری نەکردن بە دڵنیاییەوە بە خەڵکی کەرکوک دیاری ناکردن و خەڵکی کەرکوک ناژمێردن و ئەمەش بێت تەمای ئەوەی کە مەحروم بن دوا ڕۆژ لە هەموو ئەو شتانی کە لە کەرکوک ئەنجام بدەن. ئێستاکەی مازانین سەرژمێری ساڵ 1950 بۆتە سەنەدێک بۆ ئەو کەسانی کە خەڵکی بناسێن وەکو خەڵکی کەرکوک. زۆر جار ئێستاکە دامەزراندن ئەگەڕێتەوە بۆی کەوا سەرژمێری 50 بێ لە کەرکوک بێ حتا بۆ مڵکڕین دیسان ئەوە ئەگرێتەوە بۆ ساڵی 50 بەڵام ئێستاکە بە دڵنیاییەوە ئەم سەرژمێرە بە قەنەعاتی من جێگەوەی ساڵ 1950 بێتە ساڵی 1950 ئەو ئەهمیەتی نامێنێ ئەمە ئەبێتە جێگەی ئەوەی کەوا سەرژمێری ساڵ 1950 بگرێتەوە کەرکووکی بوونی ئەو کەسانە بسەلمێنە کە لە کەرکوک ئەژمێر دەرێن. باشە مامۆسا یەکێک لەو بابەتانەی کە لەسەر کەرکووکێ ئەویش بابەتی مادەی 140 کە بڕیار بوو لە ماوەیەکی دیاریکراودا بارودۆخی کەرکوک بە پێی ئەم مادەی 140 ئاسایی بکرێتەوە کە مادەیەکی دەستوریە. بەڵام وەکە بینین حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق هەرچۆنە نەبێت ئەم بابەتیان پاش خستووە و تا ئێسا مادەیە جێبەجێ نەکراوە. چۆن پێتان وایە مادەیەکی دەستوری تا ئێسا بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکوک جێبەجێ نەکرابێت لە دوای ئەم سەرژمێریە دێن سەرژمێری 57 بکەنەوە بە بنەما و ئەم کێشانە چارەسەر بکەن کە لەو ناوچەیە هەیە چونکە بەڕاستی وەکەوەی باسەکرێت ئەگەر احتیماد لەسەر سەرژمێری 1957 بکرێت زۆر کێشەی دیکە لە پارێزگاکە حەلەکرێ بەڵامەکرێت خۆی جێگەی داخە وەکو هەموو جار ئاماژەوان پێدا و هەموو خەڵکی لای خۆشمان ئاماژە بۆ ئادەن کە جێبەجێنەکردنی مادی 130 دەستور بۆ تەمایەی بەردەوامبوونی ئەو گیرگفت و ئاڵۆزانی کە لەنێوان حکوومەتی هەرێمی کوردستان گەلی کوردستان و حکوومەتی فدرالی بەغدایە ئەو مادەی ئەگەر لە کاتی خۆیان جێبەجێ بکرێ ئەم کێشان دوای ئەوە ئیساکە هەمووی چارەسەر کرابوو هیچ کێشێک نەماوە بەڵام بەداخەوە ڕێگر زۆر بوو لە حکوومەتی فدرالی بەغدا و خەڵکانێک هەبوون کە هەوڵیاندا بە هەموو توانەیەکەن ئەو مادەیە جێبەجێ نەکەن و سەرکەوتوش بتیانیان هێشت مادەیە جێبەجێ بکرێ بۆیە ئەو گرژی ئاڵۆزیان ئەو ناخۆشیان ئەو ململانەی کە ئێستا هەر بەردەوام و لە ئەنجامی جێبەجێنەکردنی مادەی 140 ئەگەر بکرای ساکە هیچ کێشەیەک نەبوو سەرژمێرەکەش زۆر بە ئاسانی ئەڕۆشتە ڕێەوە بەبێ کێشە بەڵام بەداخەوە جێبەجێ نەکراوە بۆ ئێستاکە یعنی ئەم سەرژمێریە ئەهمیەتی ئەوەی هەیە دیارە بەپێی هەموو ئەو ڕێکوتنانی کە کراوە ئەم سەرژمێری هیچ پەیوەندی بە مادەی 140 نابێ هیچ کاریگەرێک لەسەر مادەی 140 نابێ و وەکو ئەزان هەتاسێک لەم سەرژمێریە نەتەوەش دیاری نەکراوە لەبەر ئەوە ئەم سەرژمێرێکە تایبەتمەند بە کارە خزمەت گوزارەکان بە کارەکان ئەوەی کە لە هەموو دنیاە سەرژمێری بۆ چیەکرێ بۆ ئەم بەستانەیە لەبەر ئەو من دووباتێکم و سێبات شەکەمەوە خەڵکی کەرکوک ئەبێ بە هەموو توانایەکەوە هەڵ بدەن ئەم دەرفەتە دەست خوان نەدەن لە دەستدان ئەم دەرفەتە ئەبێتە مایی زەریش زۆر گەورە بۆ خۆیان بۆ شخصی خۆیان بۆ کەساتی خۆیان دیارە وەکو باسم دەکرد ئەمە بە تاکید ئەبێتە جێگەرەوەی سەرژمێری ساڵ 1950 و ئێتر احتیمادەکە سەر ئەم سەرژمێری بۆ هەموو ئەو شتانی کە لە کەرکوک ئەنجامەدرێ لەبەر ئەو خەڵکی کەرکوک بە هەر شێوێک بێ خۆیان بگەێنە کەرکوک و لێرەش من داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان نایە سیاسەکان هەوڵ بدەن بە هەموو توانێکەوە ینی هاوکاری ئەو خەڵکانە بن بێنەوە بۆ کەرکوک بتوان جێگەیان بۆ دابینکەن ئەوەی کە جێگەی نییە ئەوەی کە جێگەی هەیە خەڵکی هەیە کە سوکاری هەیە ماڵی دایک و باوکی کە سوکاری خوشکبرای هاوسەی دراوسی هەر کەسێکە لە کەرکووکە ئەتوانێت بێتەوە میوانی ئەوان بێ بووە ئەو یەک دوو ڕۆژێکە پێویستەکە لە کەرکوک بێ لە کەرکوک نەبێ بە دڵنیای پێیان لێم تووشی زەریش زۆر ئەبن لە دوا ڕۆژە ئەبێتە مایی ینی زەریش زۆر گەورە بۆیان و کەرکوچی بوونی خۆیان لە دەسەدەن لەبەر ئەوە ئەبێ بیر لە هیچ شتێک نەکەنەوە لەوەیەکەوە ئەبێ بگەڕن بۆ کەرکوک دیار من لێرە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان شەکەم کە لە ئەمڕۆوە پشوویدا بە هەموو ئەو خەڵکانی کەرکوک هاوشێوەکانی ئەو ناوچانی هاوشێوی کەرکوکن پشوویداوە پێیان لە ئەمڕۆ بۆی کە بێنەوە بۆ بچنەوە شارەکانی خۆیان بێنەوە بۆ کەرکوک بە ناوچە هاوشێوەکانی خۆیان بۆیکەوە سەرژمێری خۆیان لەو شارە لە جێگەی باوباپیری خۆیان ئەنجامی بدەن بۆی کە بێتە یعنی وەکو باسم دەکرد لە بەرژەوەندی خۆیان بە دەرەجی یەک لەبەرەوە داواکەم دووبار و سێبار و دەبارش ئەم دەرفەتەر دەست خۆیان نەدەن دەستی خۆیان بدەن خۆیان زەرمەندن بیر لە هیچ شتێشتر نەکەنەوە لاوەیەکەوە بەرژەوەندی خۆیان بێت باش وەکو باسێ کرد پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت خۆی بۆ چه ئەگەرێک
ئامادە بکات لە ڕۆژانی سەرژمێری لە کەرکووکە بۆ ئەوەی ئەو ئاڵنگاریانە تێپەڕێنێت کە یەتە بەردەم ئەو خەڵکەی کە ئەچنەوە ئەو ناوچانە بۆ سەرژمێری. دیارە ئەوەی کە ئێمای بینین هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدای هەنگاوی زۆر باشە، زۆر ئەرێنیە، زۆر هەنگاوی چاچیان ناوە، توانیوانە ڕێکردنی زۆر باش بکەن لەگەڵ حکوومەتی بەغدا لەو شتانی کە ئەیبیسین و ئەمانە هەمووی کاریگەری باشی ئەبێت و ئەبێتە مای ئەوەی کەوا تۆزێک ئەو مترسیانی کە لەسەر ئەم سەرژمێری هەیە کەم بێتەوە، ئەبێت سوور بێ بە دوواداچوون بکە بۆ ئەوەم تابع ئەو مۆزوع بکە و بە تایبەتی ستاکە هەیەیەک دانراو لە نێوان وەزارەتی پلاندانانی حکومەتیان هەیەی ئەحسای هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە ئەبێ لەوێ ئامادە بن متابع ئەم خاڵانە بکەن کە ڕێککەوتن لەسەری کراوە کە ئەبێت جێبەجێ بکرێەوە بە دوایە بچن بۆ ئەوەی کە بەتەواتی ئەم خاڵەت جێبەجێ بکرێت ئەو مەترسیانە نەمێنێ لەسەر ئەم سەرژمێریە وەکو ئاماژش پێدا ئەبێ پاڵپشتی ئەو خەڵکە بنبێنەوە بۆ کەرکووک بۆ ئەوەی ئەگەرچی بە دابینکردنی جێگە بێ هۆڵەکان بێ ماڵەکان بێ هەر شوێنێک بێ کە بتوانن ئەو خەڵکی کە کەسێکی لێرە نیە لێ لەو شوێنە بەحێنەوە یەک دوو ڕۆژە بۆ ئەوی کە لە کەرکووک بژمێردێن و بە کەرکووچی خۆیان بمێنەوە. بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووتری کەرکووک زۆر سپاس و بەڕێستان لە کەرکووکەوە ڕاستەخۆ لەگەڵ